ئەوان وایان بۆ ئێمە کردووە کە قازیاوە ئێستا من بەم شێوە خۆشەویستە بیبێم یعنی شێوەیەک ئەبینم تایەک و پێموتی مێژوویەکی پڕشکۆمەندی شوێنێکی پڕ ڕۆشنبیری شوێنێک نەبووە کە بڵم دەرە بەگایەتی تیا بۆیان بۆیە هەمیشە شانازی پێواکەم. لە سلێمانیەوە بە ڕێگای دوکاندا و زیاتر لە 30 کیلۆمەتر بەرەو باکووری خۆرئاوای شاری سلێمانی ئەڕۆین. ئەچینە دەیەک کە لە مێژووی نوێدا خۆی جێ کردوێتەوە. ئەو دێی ئێمەی بۆیە چین بەردەوام شوێنی ململانێ و زۆر کاتی جێگلاکەرەوەی ململانەکان بووە. لەو دەیە پیاوێکە بۆ دەسەڵاتدارە عارەبەکانی عێراق و ناوچەکە و سەرکردەی شۆڕشەکانی کورد خوێندنەوەی تایبەتیان بۆ کردووە. بۆیە هەر یەکێک لای خۆیەوە ویسوێتی بۆ لای خۆی ڕای بکێشێ چونکە چوونی ئەو بۆتە هۆی گۆڕینی تەرازوی هێز لە ناویاندا. ئەمە ئێمە لێوەساوین ڕێگای سەرەکی سلێمانی دوکانە یاخۆ دوکان تاسڵجەیە بە دووری 30 بۆ 35 کیلۆمەتر باکووری خۆرئاوای شاری سلێمانین دەچینە ئەم دەیە ئەمە دێ قازیاوایە لەم چەمەی بەردەمماندا ئەم دەیە لە مێژوودا ناوی هاتووە چەندین سەرکردەی کورد لەم دەیە حەشار دراون یاخود بۆتە پەناگەی ئەو سەرکردانە لێرەوە دەستیان بە خەباتی سیاسی و خەباتی چەکداری کردو دژی زوڵمستەمی بەعسیە ڕژێمەکانی عێراق لێرە کەسایەتێکی گرنگ ژیاوە باسی مێژوی ئەو پیاواکەینوە گرنگترین شتیش لێرە هونەرمەندی گەورەی کورد هونەرمەند حەسەن زیرەک لێرە ئاهەنگی گێڕاوە هاتۆتە ئێرە لو هاوني دلكيت تقديان طبعا كان وردا وطالان جيبنا وما تكم جدر والمسلم وبرزتو إذا طالان شريكم معرون يرجيز موشينا يا وبيبيني فرماتو تاو مشايكا درب شجاني شيرين واي واي يا ربي مرقلنا فينا ئەم ڕێگا خۆڵەمان باتە ناو خانوویەکی گەورە کەماڵی کوڕی حاجی برایمی چەرمەگایە کە کاتی خۆی ناوچەی سوورداش و بازیانیش لە جێر قەڵەمڕەوی ئەودا بووە. هیچ کەسێکیش لە فەرمانی حاجی برایمی چەرمەگادا دەرنەچووە بە تایبەت ئەو چوار عەشیرەتەی هۆزی عوزێری. سەرۆک کۆزەکانی دەوروبەری ناوچەکەش حساباتێکی تایبەتیان بۆ حاجیە مشتی بەسەرە کردووە. ئەم دەرگایەکرێتەوە بابونیزامی فەرماندەیەک یان سەرۆکۆمار یان فەرمانگەیەکی حکومی نییە. ئەمە دەرگای سەرەکی ماڵی دارای حاجی برایمی چەرمەگایە کە دوای باوکی توانیوێتی کۆی خزمەکانی لەژێر چەتری خۆیان بێڵێتەوە و سەرۆکاتیان بکات. کەسایەتی خۆشی لە ناوچەکەدا بەهێزی وەکو باوکی بێڵێتەوە. ئەوان لە چاوەڕوانی و ئێمەش گەیشتنە لایەن. ببرن تۆ زەماحتەرم کاکدارەجان باش قوربان حاڵە باشە باش کاک بەرزان چۆنە حاڵت باش قوربان سڵاتان لێ باش قوربان خەیڵەتی خۆشحاڵم هەمووی خزمەکە باش ڕۆژان باش حاڵتان باش خۆشک باشی وەزە چۆنە حاڵت تۆ باشی ساتان باش سەرینی گەورە وەنیە عەشاری لەعەرزا چی میوەخوا داینابێت. ئەمەش دارای حاجی برایمی چەرمەگا پیاوێکی جوانخواس و ڕووخۆش بەڵام زۆریش سەرقاڵ لەگەڵ بەشێک لە دانیشتوانی دەی قازیاوە کە لە ماڵەکەی خۆیدا و لەگەڵ بەرزانی برای و مامۆستا سنەوبەری برازایدا لە پێشوازی ئێمەدا بوون. لە بن سێبەرەدا کەوتینە دەمەتەقێ و ئەوان کەوتنە جێڕانەوەی سەرگوریشتەی خۆیان لە ڕابردوودا و باسی هاتنی هێزی داگیرکەرەکانە بۆ سەر دەی قازیاوە. جار جارش کاکدارە نوکتەیەکی دەجێڕاوە هەر بۆ خۆشی مەجلیس و پێکەنی دیسۆش نیەش بێمەوە زانی شەو بەیانی زوو بە کوڕەکانی وتی بڕۆن سبحان الله ئەو منطقەیەکەوی زۆر وتی بۆ بەیانی کەوە خۆی برایم خۆی دروستکەر بووە کەریشەیەکی مەکتەبی سیاسی بوو یەکێک بوانی لەگەڵیا بوو مەجل ڕۆستەم برای بۆ لەگەڵی بووە ئەوان شەڕی دەربەنیان کردو دوای شەڕی دەربن کە هاتوون ئێرە کە ئەوەکو کاگلەتی بەڵێ ئاشی لێ بووە بۆ زیاتر ڕووی کردووەتە ئێرە بۆ ئەوەی قەتی خواردن لە خەڵک بە چی ئەکرێ
تنازەمیەکیانیان لەگەڵا بوو مام حاجی و باوکم و ئەمانە عەربی زانی وتیان خوێنتویان لەوە زیاتر بێن تەقەکەیت وەڵا عەسکەریەکە بەبێ ئەوەی تەقەی لێ بکەن و هیچ کەن ڕای ئێمە مناڵ بین لەو چەمان خۆمان شاردووە بەسەر ئێمە هاتن ڕایان کرد گەڕان هەر بەو دەنگانی هەر بەو دەنگانە تەقەمەکان نەکرد وەک کەش پێوا بوو وا دووسە سەرێ مەرجی کوشت لە شوێنی خۆیان باوکی لە وڵاتە نەوت نانا لە جەبهە باوکم اینجا کوڕەشی مامەلەوەم لە بێشکەکە لی دابوو لێرە بۆ ئەوێ پەڕێوەڵات ڕۆحی تێنەمەوە لەو ئەو دارە لەو دیودارەکەەوە کۆنە نانکیشو نانکەم شەهید بوو بەخوا چوومە دیاری من مامەلاوەرە و کوڕێ بۆ گولەکە داوی ئالێرێ مناڵەکەی هەبوو دەرچوو لە ژێر كستان منك الاشينا بودي ناجيا اي بحر برواد حاوينا قازیاوە کەوێتە دۆڵی سوورداش و سەر بە ناحەی پیرەمەگرونە چیای پیرەمەگرون باکووری خۆرهڵاتی دی بە 5 کیلۆمەتر ناحەی پیرەمەگرون باکووری خۆرئاوایەتی و دەی چەرمەگاش دەکەوێتە خۆراوایەوە ئەم گردەش کە 3 کیلۆمەتر لێوەی دوورە پێ ئەڵەن قیرتەپە ئەم دارش کە هەنێک ئەڵەن مێژۆکەی کۆنە و پێ ئەچێت لێرەش ئەسحابەی عارەبیاخ و شم شێروەشێنەکانی لێ نەژرابێ پێشی ئەڵێن داری گوڵبەدەم کە قەبرسانی دەی قازیاوەیە بەڵام دارەکە لە دوورەوە جوانیەک هات بە ناوچەکە دەی قازیاوە تەنا 2 کیلۆمەتر لە ڕێگای سەرەکی دووکان سێمانیەوە دوورە ئەم دێ لە سەرەتادا لەلایەن حاجی برایمی چەرمەگاوە لە ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوودا ئاوەیانە کرێتەوە باوکاری کەسێکی کە بە ناوی حەمەی فەرەج ئەڵێن لە پێشە ئاوەدانیە بووە بەو بەڵگەی کە لە کاتی کارکردنیاندا لە ناو دیەکەیە چەند گۆڕێک دۆزراوەتەوە کە مردوەکان خراونەتە ناو گۆزەوە ئەکرێت بڵێن دێ قازیاوە پێش حاجی برایمی چەرمەگاش ئاوەدانی تیا بووە ئەمە جگەلەوەی چەند ساڵێکیش پێش ئاوایانکردنەوەی لەلایەن ئەو دوو کەسەوە ئەم شوێنە شوێنی حەوانەوەی ماڵە کۆچەریەکان بۆ خۆیان و ئاژەڵەکانیان قازیاوە کەوتە سەرچەمێک کە لێسادا ئاوێکی زۆری هەیە بە درێژایی مێژوش ئەم چەمە ئاوی هەرە بووە بۆ پێ لە ناو قازیاوەیە و لەم شوێنەیە ئاشی ئاو هەبووە کە تەنە ئاشیش بووە لە ناوچەی سوورداش و بگرە بازیان و ناوچەکانی دیکە بۆیە بەردەوام قازیاوە قەرەباڵغ بووە ئەم چەمە هەمیشە سەوز بووە چڕ لە ڕووی دارستان و ئەم زەویانش کاتی خۆی تووتن و ئەو بەروبوومانە بووە کە لادێنشین کردویانە ئەم ئاوی چەمە لە چەمی گورگێر و حەسەنتەپەوە دەڕژێتە ناوێەوە بەرەو خۆرئاوا ئەڕژێتە ناو چەمی زەرزی و چەمی ڕەزان حاجی برایمی چەرمەگاش پیاوێکی بەدەسەڵات بووە بەڵام دەوری ئاغای نەبینیوە ئەو وەکو کەسێک دەرکەوتووە کە بەردەوام
پشتگیری خەڵکی بێدەرەتان و خەڵکە لێ قەوماوەکان بووە بگرە زۆرێک لە سەرکردە و شۆڕجەرەکانیشی داڵدەداوە بۆتە پەناگا بۆ زۆرێک لەو خەڵکانەشی کە تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە و کێشەکانیشی بۆ چارەسەر کردوون ئەڵێن حاجی براهیم ئەگەر چی خوێنەواری نەبووە بەڵام بەردەوام حەزی بە پێشکەوتنی خەڵک کردووە بۆیە هەر بەهاتنی بۆ قازیاوە مەکتەبی کچان و کوڕاندا ئەنێت و بە تێکەڵیە خوێنن هونەرمەندانیش پێگەی خۆیان لە قازیاوەدا دۆزیوەتەوە حەسەن زیرەکی نەمێر چەند ڕۆژێک لەم دەیە ئەمێنێتەوە چەند ئاهەنگێکیش لە دیوەخانەکەی حاجی براهیمی چەرمەگادا دەجێڕێ بەرزانی کوڕی حاجی براهیم کە ئەو خانوویەکی دروست کردووە لە قازیاوە بەشێک لەو بەسەرات و چیرۆکانەمان بۆ بازەکات کە لە قازیاوە ڕیاوە وەکو باسم کرد حاجی براهیم پیاوێکی عەشایر بووە پیاوێکی کۆمەڵایەتی بووە لە هەموو چین و تۆژەکان خەڵک هاتووەتە لای خەڵکی ناسی و خەڵک سەردانی کردووە لەبەرەوە هاتنی حەسەن زیرەکیش بۆ ئێرە شتێکی ئاسایی بووە لەبەرەوەی ئەو ئەگەر چینەوە بۆ پێش ئەوەش کۆمەڵە شتی تر هەبووە حاجی براهیم کردوێتی بەدەر لەوەی کە بڵین یەکی چۆکو حەسەن زیرەک بێتە ماڵی بەڵێ حەسەن زیرەک هاتووەتە ماڵی بەڵام حاجی براهیم خۆی دە و دانیشتنانان نەبووە بە حکومی حاجی بووە نەیتوانیەوە منعیشی نەکردووە یعنی ڕازی نەبێت بەوەی کە گۆرانی بێژێک بێتە ماڵی یان خزم و کەسوکاری و کوڕەکانی بێن لێرە ئاهەنگێ بجێڕن بەڵێ ئاهەنگی لەم دێی ئێمە جێراوە بۆ ماوەی دووسێ ڕۆژ لێرە ماوەتەوە و لە سلێمانی شەر لە ماڵی حاجی براهیم ئاهەنگی جێراوە قازیاوەش لانچی شۆڕش بووە لەو سەردەمانەی کە شۆڕشی ئەیلول دروست بووە دوای شۆڕشی ئەیلول کە حاجی براهیم خۆی هاتووەتە ئێرەوە خزم و کەسوکارەکەی چەگار بوون و بوونەتە پێشمەرگە وەکو پێشمەرگە حاجی براهیم خۆی لێرە دانیشتووە بەڵێ سەرکردەکان لەوەی هاتوونەتە ئێرە جنابی مام جەلال بۆ خۆی چەند جار هاتووەتە ئێرە عەلی عەسکەری هاتووەتە ئێرە حلمی عەلی شەریف بەڵێ لەو سەردەمەی کە ئەو وەزعە بەسەر باڵی مەکتەبی سیاسی و بەلا مستەفا کە تێک چوون ئەوانە هاتنە ئێرە بەڵێ هاتنە ئێرە لە قازیاوە لای باوکم بوون و باوکم پەنایدانەوە بۆ لەم دێی ئێمە بوون بەڵێ لەم ئەخیرانە ئێمە لە ساڵی هەشتاوەکانە لێرە کە شوێنی کارەبای بۆ هاتووە لەو هەڵکەندنی چاڵانە ئێمە گۆزەمان دۆزیوەتەوە کە گۆزەکان خەڵکی تیا بووە چەقۆی تیا بووە بۆ جۆری ئەوە قازیاوە دیەکی کۆن بووە بەڵام دوای ئەوە وەکو هەموو شوێنەکانی تر وێران بووە و دیسانەوە جارێکی تر دروست کراوەتەوە قازیاوە دوو جاری تر سوتاوە لە تەمەنی ئەوەی ئێمە کە بڵین نەک تەمەنی ئەوەی کە من یەکەمم بیر نایە بەڵام جارێکی تر دیسانەوە قازیاوە سوتاوەتەوە دروست کراوەتەوە لە ساڵی 85 جارێکی تر بە هەمان شێوەکە سوتاوەتەوە لەو سەردەما خۆتەزانی کە کارەوانە بووە باوکم یەکێک بووە لەوانەی کە سەلاجەی هێناوە بە نەود ئیشی کردووە ئەنی شتێکی بۆ ئەو سەردەمە شتێکی پێم وایە شتێکی سیر بووە شوێکی خۆتەزانی لە ساڵی 50کانە شتی وە لەوانەیە لە سلێمانی شاکەم بوو بێ عوسمان عوزێری بەداخەوە عوسمان عوزێری لە تەمەنێکی کورتە ڕۆی بەجێ هێشتین شەهید کرا عوسمان عوزێری هەم گەنجێکی جوان و هەم پیاوێکی مسەقف عوسمان عوزێری لە تەمەنی 7 ساڵیە پەیامنێر بووە لە ڕۆژنامەی ژین و ساڵی 60ەکان بەرنامەی هەبووە لە بەغار و شاعیر بووە نووسەر بووە و بەدەیان مقالات و بەدەیان بڵێم بە کتێبی شعری هەیە و ئەوانە عوسمان عوزێری یەکێکیش بۆ لەو کەسانی کە بەشداری کردووە لە شۆڕشی ئەیلول عوسمان عوزێری لە ساڵی 66 لە مانگی 6 پێم وایە تاریخەکەی نازانین بەداخۆشی گەورم ئەی شێری نەترس و نەبەس ئەی پڵنجی کورد جەنگاوەری بەرز سەرۆکی دلێر ئەی دوژمن ڕفێن ئەی سەر لەشکری ناپاکان ڕفێن یەکەم چەک هەڵگر بۆڕی ڕزگاری بۆ هەڵگیرسانی شۆڕشی چەکداری شۆڕشی ڕزگاری کورد و کوردستان کەوا هەموو کورد سەرا بە هەستان لە سەرەتاوە تۆ ئیسباتت کرد بۆ هەموو لایەک بۆ نەتەوەی کورد کەوا پێشمەرگەی ئەم کوردستانەی خۆبەختکەری سەربازی تاهەی لەڕێی ڕزگاری خاشی کوردستان
بەختت کردووە سامان و گیان. مێژووی دێ قازیاوە و مێژووی حاجی برایمی چەرمەگا کەس وەکو کوڕ و ناوەکانی لێی نازان، چونکە ئەوان وە خۆیان ئەڵێن هەمیشە لە قازیاوە دانەبڕان و نزیکترین کەس بوون لە باوکیانەوە. ئەمانە تاک و تێکدانی قازیاوە لە ساڵی 1985 ئەم دەیان چۆڵ نەکردووە. دارای حاجی برایم بەوردی دێتە سەر ئەو قسە و باسانەی کە لە مێژووی قازیاوە و حاجی برامی باوکیان ڕوویاوە. ئەو ئەڵێت یەکەم فیشەکی شۆڕشی ئەیلول حاجی برایم و هێزەکەی عوزێری تەقانیانە، وە گەڵێت باوکی سەرکردە و خاوەنی شۆڕشەکە بووە. ئەژڵێت هەر کات باوکم لای دەسەڵاتی عێراقی گرتبێت ئەوە لەبەر بەرژەوەندی ئەو خەڵکە بووە کە لە ژێر قەڵەمڕەوەکەی خۆیدا بووە کە بیان پالێزێت. ئەم پیاوە پیاوێکی شۆڕژگێر بووە، هەرچەند لە هەندی حاڵەتە خوێنەوارێکی زۆری نەبووە، بەڵام دائیمە حەزی بە کوردایەتی کردووە، حەزی بەوە کردووە کە کورد شت بێ. و مەسلەی ئەوەی کە لە ساڵی 60ەکانە عەبدولکەریم قاسم بەیانێکی دەرکرد کە بێ وا مەشهوور بووان و فەلا عەرزی خۆیەتی و ئاغا باوکە ڕۆیەتی، ئەم کابراژ ناڵێم ئەقتاع نەبووە، ناڵێم بەڵام ئاغا نەبووە بەسەر خەڵقەکەوە، ئەرزی هەبووە، ئەرزی کڕیوە تێگەی چەندەیەکی هەبووە تێگەی کە بێت و تەوزیعیکەن پێی ناخۆش بووە. ئەوە بۆ لەگەڵ چەند ڕێز عەشرەتێکی منتقەکە و لەگەڵ عەباس ئاغا و شێخ حسێنی بۆسچێن و چۆخ ئاسمایل بەڕەحمە بێ و ئەمانە هەڵساون چوونەتە بەغا. کە چوونەتە بەغا ویستیانە عەبدولکەریم قاسم ببینن، دوایی چوونەتە لای جەنابی بەرزانی ئەو وەختە لە بەغا بووە. قەراری ئەویان داوە کە شۆڕش بکەن تێگەی شۆڕشەکان بەرپا کرد و حاجی برایمی چەرمەگا وتوێتی من ئەیکەم. ئەوە بووە چۆتە مەنتقەی پێنجوین و ناو خزمانی جاف و چەند کەسێکی کۆ کردوێتەوە و لەگەڵ هاتوونە دەربەنی بازیانیان گرتووە. یەکەم شەڕی ئەیلول لەوێ کراوە، یەکەم فیشەک کە تەقیبێ لەوێ، بەڵام لەسەر دەستی حاجی برایم چەرمەگا بەتەکید لەسەر دەستی ئەو کراوە. ینی تەسەورکە لە چلەکانە حاجی برایمی چەرمەگا شوێعەکانی شاردوێتەوە، مەطبعەی هێناوە لە بەغا بۆ تەبیعەت، یانی لە چەرمەگا یان لە قازیاوە تەبعیان کردووە، بڵاویشیان کردو، احتیمالە زڵی ئەویش قسەیان کردبێت تێگەی یارمەتی داون. دوایەوە لە شۆڕش کە کراوە تا ساڵەکانی 65 و 66 ئەم پیاوانە لێرە ژیاون. مام جەلال و عومەر دەبابە بوو، عەلی عەسکەری بوو بەڕەحمە بێ تێگەی مەجموعەیەک لەو سەرکردایەتێنە مامۆستا برایم مەحمەد بووە. حاجی برایم دۆستایەتی لەگەڵ ئەمانە بووە کە لەگەڵ بڵێن حیزب کات لە ئێران ئەگەڕێنەوە تێگەی مەلازیان نامێنێ یەنە لای حاجی برایم. حاجی برایمیش وەکو بنیەتی عەشایری ئەم پیاوانە کاتبینە ماڵی ممکن نییە تەسلیمیکە، حتا نامەیەکی جەنابی مەلا مستەفایە ئەڵێ حاجی برایم ئەم پیاوانم تەسلیم کە من چی ئەڵێ وا هەکەم، ینی تۆ برا گەورەیت و تۆ برای ئێمەی تو ئەوە. ئەویش نامەکاتت دەست مامجلال لە خوێن تۆڵێ جەنابەت ئەڵێ چی مام حاجی ئەڵێ ڕۆ وەڵی ئێمە عەشایرین، پیاوێک کە ڕووی کردە ماڵمان ممکن نییە تەسلیمیکەین بۆ پشتگیری. ینی ئەمانی کردووە. ئەم پیاوە دائیمە لەگەڵ شۆڕشاوە، دائیمە خەڵقی خوێنەواری خۆشویستووە. من ڕۆژێکیان لە ماڵەوە بووم لێرە لە قازیاوە، کاک بەرزان هاو بەرزانی برام وتی کاکدارە وەڵی مەجموعەیەکەی ئەیانەوە ببینن. منشتم چێ؟ وتی وەڵی جوابیان بۆ نردوم عەلا کولی حال، وتم چۆ بزانێت چیانەوێ. 4-5 بوون، لەو 4-5ەوەی کە لەبیرم بێ کاگاران بوو، شەید ئارام بوو خواعافیکە، عەلی ئامەخان بوو. وا تەسەورەکەم ئەوەی کە بێ تێیادم نازانم کاک ئاوات قارەمانی بێ یان یەشێکی تر بێ، وەڵاهی ئەوەیان نایەت یادم. وتم چیانێ؟ وتی وەڵی دەمانچەیەکیان پێڵێ ئێمە شۆڕشەکەین و پێویستمان بەچەکە. وتم باش 4 کڵاشکۆفیان بۆ بەرم. نامەشم لایە کە کاک مەلا بەختیار ئەڵێ کە ویستمانە شۆڕش بکەین دارای حاجی برایم 4 چەکی یامینەتی. ئەو وەختە کڵاشکۆف کەم بوو، ینی هەبوو بەڵام بەو شێوەیە تۆ 4 کڵاشکۆف هەر زۆر زەرور بوو. ئەوە بوو ئەڵێ کە ئەڵێن یەکەم فیشەکیش هەر بەو تفەنگانە تەقیوە کە من داونێت. واتە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ ئێوە ینی پشتی شێرتان بەرکەوتن. بەتەکید
سەرهەڵدانی مەکتەبی سیاسی ئەگەر بێتە یادت تێگەی ئەوە بۆ حاجی براهیمیان گرتیان حاجی براهیم و مەجید ڕۆستەم و کەعبڵای مەلا ساڵح و ئەمانە لەگەڵ جیهەتی بڵێ مەکتەبی سیاسیا بوون لەگەڵ مەلا مستەفا نەبوون وەکو فکر تێگەی ئەمە خاڵێک بوو کە حاجی براهیمیان کرد حاجی براهیم دەرەتانی نەما حاجی براهیم عەشرەتێکی گەورەی هەیە چەند کابرا دەوڵەمەندە چەندەیەکی هەیە نەیویست بڕوا ڕووکاتە ئێران یان ڕووکاتە شوێنێکی تر یان دابنیشێ لە مەنتیقەکە و داوای لێبوردن لە حکومەت بکە تێگەی حکومەت لێی بوورێ وتی کاکە من ئیتیفاقی لەگەڵ حکومەت دەکەم من منتیقەی خۆم و کەسوکاری خۆمە پارێزم عیلاقەم نییە بەسەر ئەوەی شەڕ لەگەڵ چێ ئەکەن یان نایکەن یان لە پێشمەرگە من منتیقەی خۆمە پارێزم من ناچم بچمە سەر ماڵی خەڵق ئەوە بوو تا ساڵی هەفتە ئەم پیاوە شوێنەکانی خۆی بەتاکید ینی من لە بیرم عەریف عەلی هەبوو عەریف عەلەوی ڕقەمیەکیان پێوت ئەو وەختە ئەوەی ئەعدام کراپیان ئەو ژووری ڕقەمیەک عەریف عەلیەکێ بوو لەوانەی کە حاجی براهیم هێنایە دەرێ لە ئیعدام پێشمەرگە بوو گیرا بوو لە شوێنێکی تر هجومیان کردە سەرمان پێشمەرگەیەک بە بریناری گیرا خەڵکی کەرکووک بوو وا تەسەوڕکەم خەڵکی ناوشوان بوو بە بریناری گیراوتی کاکەمە جەماعەتی منە ئەم ناوچەیە بە گشتی پارێزرا یەک شتیتیانە بوو دوایەوە قازیاواش ئەوەی کە مەشاکلی عەشایری بوو بێ هاتۆتە ئەم دێ حەل کراوە یان لە دێکا ماوەتەوە یان سڵحی بۆ کردووە ئەنی جاری وها بۆ خۆی پارەیاوە لە ساڵی هەشتا و چوار ئەوە بوو کە مفاوەزاتەکە کرا مفاوەزات بوون مامجلات جەنابی لە مەکتەبی سیاسی لە سوورداش بوون طبعا من عیلاقەیەکی بە قووەتم هەبوو لەگەڵیان ئەگەر باکگراوندێکی تریشی بۆ بجێرمەوە پێش ئەوە من ئەندامی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان بوو تێگەی لە زمانی شەید ئارام تا شەید ئارام مابوو طبعا من ناوم جەبار بوو ئەو وەختە ڕقەمیش هەبوو بڵێن من ڕقەم 56 بوو هاوڕێ جەباریان پێوتم یان وەکو شتی سڕی ئەمە تێگەی بەخۆی ئەو سوئالەی کە جەناب دەیکەی بەڵێ عیلاقە هەبوو هاتوچۆ هەبوو یارمەتیدان هەبوو حکومەتیش ئەو وەختە فەوجی دروستە کرد منیش بە ڕێز مامجلات جوابی نارد کە ئەتوانی فەوج دروستکەی لە حاڵێکێکا ئیشمان پێتە بێ ئەوە بوو کە هاتمە مەنتیقەکە و فەوجم دروست کرد من 9 مانگ لەگەڵ حکومەتا بوو 9 دانەمانگ هەڵسام فەوجەکەم بردە دەرێ بووم بە پێشمەرگە و تا ئیستا شەر پێشمەرگە باستم جۆم لە سازێکە لە نەغمە و لە ئاوازێکە بەرەو ئێرە ڕێکەوتووە ملی ڕێگای ورد گرتووە وردە وردە دێتە پێشێ زیاتر سەرنج ڕادەکێشێ وا دێتە گوێم کە ئەو دەنگە ئەو ئاوازە دەنگی جەنگە کە هاتە پێش دیم کاروانە کاروانێکی بارگرانە بارگە و بنەی هەڵپێچاوە تەنگ و پاڵووی گرێداوە کاروانەوان هەموو شنگن شێوەی گورج و گۆڵ و مەنگن سەرنج لە هەر کامیانەدەی ئازایەتی تیادیەکەی لێم پرسین بەرەو کوێچن وتیان کاکە بەرەو مردن بەرەو مردن چۆن وهاڵێن بۆچی ئێوە کاوانی کوێن نەمبیستووە هەتا ئێستا کەس خۆی بەرەو مردن ببا یەکێکیان نوێ خەتیدا بوو کلێتەی لاری لەسەر نابوو تفەنجێکی لەشاندا بوو فیشەکدانی لە خۆدا بوو پەستەکێکی مەریوانی ڕانگ و چۆغەی هەورامانی وەڵامی دا و وتی تێتگەێنم برا ئەم کاروانە گەورەی کە تۆ سەیری دەکەی کەوا دەڕوا زۆر لەسەرخۆ کاروانی کوردایەتیە نەک کاروانی چەرچێتیە بەڵکو ئامانجی مەزنە گرنگە نەک مردنە بەرەو مەڵبەندی ڕزگاری تەکان دەیات بە هۆشیاری وای داناوە کە هەر کۆسپێ لە بەردەمدا و لەسەر ڕێبێ تێکڕا پەلاماری بدەین
کۆڵ نادەین تا تەختی دەکەین. حاجی برایمی چەرمەگا لە قازیاوە بە نوێنەرایەتی کورد لەگەڵ چەند کەسێکا و بە جلی و بەرگی کوردیەوە ئەچێتە قاهیرەی پایتەختی مسر بۆ بینینی جەمال عەبدولناسر. ئەمەش لەو کاتەیە حاجی برایم کردوێتی بۆ کورد گرنگی خۆی هەبووە. ئەمە ساڵی 65 وەفتێک دروست دەبێت لە عێراق. ئەو وەفدە کە دروست دەبێت کوردیش بەشداریەکە حکوومەتی عێراقی ئەینێرێ یەکێ لەوانە باوکومە بێ بەڕەحمەت بێ مەحۆی هەرچی ئەبێ و کۆمەڵێک عشایری تر ئەبێن لە مانتیقەی نەخێر شێت عوسمان عوزەیری لەگەڵا بێ لە ڕسمەکە دیارە عوسمان عوزەیری وەکو متەرجم لەگەڵیان نابێ لەوێ جەمال بڵین جەمال عەبدولناسر بینن لە بن چەندارتوێکی دێکەیە کە ئەڵێن کاتی خۆی مزگەوت بووە لەگەڵ کالەتیفی ڕەشەقالە و کاجەوەری برایدا کەوتمە گفتوگۆ. ئەوان باشەوە ئەزان کە وێرانکردنی قازیاوە لەسەر دەستی حکومەتە یەک لە دوایەکانی عێراق هۆکاری کەسایەتی حاجی برایم کە زۆر لێ ترساون و ئەو ئاشە بووە کە لەم ناوچێدا بۆ کە دەیانویست ئەو ئاشە لە کار بکەوێت و خەڵک لە برسا بکوژن. والله کاکە ئێمە لە 57 لەم دی لەم قازیاوە کاتوین دەوارەکەمان لێرە خستووە وەکو خێڵی ڕەشەقالە. ئەرە وڵا دەوارەکەمان لێوە خستووە اینجا ئیتر لە 57 کە بوو بە 61 باوکم چوە دەرەوە بڵێن لەگەڵ حاجی برایمەوانە دەربەنیان کرد. ئیتر دەربەنەوە بوو ئەو شەڕە گەورە و دوایی ئێمە مناڵ ببین هەر ئاگامان لە شەڕ ڕوشتەکە بووە ئەو وەختە. ئیتر لەگەڵ شۆڕشاوە تا چەمی ڕەزان و ئێرە و بەخوازم 4 جار ئێرە سوتاوە 4 جار بۆی ئەو ئاشە لێرە بوو نانێشت کەس بێ بۆی باراژ نەخورێ این خەڵک ئەزراقی دەست نەکەوێ. ئیتر دایمە لەم قازیاوە شەڕ بووە. لێرە ئێستا ئاوادانێکی باشتە هاتوونەتەوە وەڵڵا ئێمەوە 4-5 ساڵ من ڕازام 10 ساڵ هاتوومە تۆ خۆم و خێزانەکەم خانومان کردووە و بەسەوە 2 ساڵە تۆ زێگەوەتەی کاکدارا تۆ بوژاوە تۆ خەڵگاتۆ تۆ جوڵێکی جوڵێکی تێکەوتو وەڵڵاهی بەسەر یاردخماوەزام 1-2 دێرا و بامێم کردووە نەوەڵە کەس نیکە بۆ وەڵڵاهی کەس ئەم ساڵا زۆرە ماژە گورەوە بەحرە دەنایکە چوزام جا بچی بکەم کەس تااقەتی نیە ئەم ئاوە نەمەرەزە بەس بەرازیش زۆرە بۆ جەواری ناوەڵا ئەو 4-5 ساڵ لێرەوە کە ئەو ڕۆی من لە تاواتمەوە شوێنەکەمان چۆڵە بوو کەس مەردار و شت نییە لێ وەڵا بەس ماڵی مامێکم ماڵی مامە حەمەمحە ئەوە نێ تاریق لەوێ قڕی ناسی ئەوان پەڵەیە مەڕیان هەیە لێرە. چیژە کوردێکی جوان و نەشمیلە و باڵابەرز هەمی 6 باڵاپۆش تەمەنیشی لە سیەکانایە ئەڵێن دەرچووی زانکۆی و مامۆستاشە نەوەی حاجی برایمە و ناوی سنەوبەرە. پێشتریش بە دیدەنی گەیشتین لەو کۆمەڵایە بوو کە لە سەرەتا پێشوازیان لێکردین. ئەو لە ماڵەکەی باوچیا کەوتە گفتوگۆ لەگەڵ منا و دایکی بەشداری گفتوگۆکەی کردین. ویستم بزانم هیچ دەربارەی مێژوی دێکەیان و باپیرەی ئەزانێ بەڵام دیار بوو شتی ئەزانی. ئەو پێش من کەوت و هاتە سەر باسکردنی قازیاوە مێژووی بنەماڵەکەی و زۆر حەزیشی بەوا کرد لەسەر مێژووی باپیرەی و دێکەی خۆیان قسە بکات تا مەزرۆی ئەوەشە کە بتوانێت مێژووی با و باپیری بنووسێتەوە. ئەو جارجارە پێیەوتم شانازی ئەەکەم باپیرم کەسێکی ڕۆشنبیر و شۆڕژێر بووە. ئەو کاتەی باپیرم مەکتەبی کچانی داناوە هەنێک نانێشتووە کوڕەکانیشان بخوێنن. ئەم چیژە کووردە ئەڵێت ئەگەر ئێمە شانازی بە مێژوی خۆمانەوە نەکەین و نەزانین مێژومان چییە ئەوە دیارە خۆشمان هیچ نین. باپیرم ئەوەی کە من لە بابڵین باوکو مامەکانم بیستمەوە بۆ منیان باس کردووە ژنانی ئێمە هەر لە سەرەتا بابڵین جیازی لە لێوان پیا و ژنان نەبووە لێرە بەهۆی ئەو شۆشنبیری کە باپیرم هەیبووە خەڵک لەو ساڵانەدا کچی خۆی نەیەشتەوە کوڕی خۆی بخوێنێ ئەم کچی و کوڕ ئاسایی لە خوێندنگای خوێندنی خۆیان کردووە لێرە بەڵێ لە ساڵی 1970 خوێندنی شەوان هەبوو بۆ پیاوان کە ئەویش مامۆستا محەممەد شەریف بووە هاتوون خەڵکەکەی کۆ کردوەوە هانیاون بۆ خوێندن کە ئاڵێن لۆکزی هەڵکردووە و باڵێن دەستی کردو بەوانەوتنەوە بەوان لێرە 2 مەکتەب هەبووە
مەکتەبی کچانیش هەبوو کوڕانیش هەبوو بەڵام هەردووکیان هەر تێکەڵ بوون یعنی بۆ ئەو کاتەش ئەوان لایەن ئاسایی بۆ گەر کچ و کوڕ بەیەکەوە بخوێنێ یعنی ئایدۆلۆژیایەکی وایان هەبوو حەزیان کردووە کچ و کوڕ بەیەکەوە یەک ئاسبن بەیەکەوە بخوێنن کە چۆن پیاوەکانمان حەزیان بە شۆڕش بە سەرکەوتنی شۆڕش کردووە حەزیان بە خزمەتی پێشمەرگە کردووە هەمان شت ژنەکانی ئێمەش دەورێکی باڵایان هەبووە لە خزمەتکردن بە پێشمەرگە خزمەتکردن بە شۆڕش هەڵبەتە ژن چی پێ ئەکرێ ئەوەی کە پێکرێ خزمەتکردنی پێشمەرگەیە ناندانێتی با بڵێن ئامادەکردنی شوێنی حەوانەوەیەتی ئەمانە هەمان شێوەی پیاوەکانمان ئەم شتانەیان کردووە ژنەکانیشمان بەڵام ڕاستی ئەوەی مێژوەکەی تۆمار کردو لە لای من تۆ پرسیارەکە لە من ئەەکەی یەکسەر باپیرم یەتە بەرچاوم ینی باپیرم یا ئەو مامانم کە کۆچی دوایی یان کردو یەکسەر شۆڕژگێڕی با بڵێن پیاوەتی و شەهامەتی ئەوانێتە بەرچاوم بەڵام قازیاوەکو خۆی ئەوان وایان بۆ ئێمە کردووە کە قازیاوە ئێستا من بەم شێوە خۆشەویستە بیبێم یعنی شێوەیەک ئەبینم تایەک و پێموتی مێژوویەکی پڕشکۆمەندی شوێنێکی پڕۆشنبیری بۆکو من خۆم حەز ئەەکەم باسکردنی مێژوو زۆر گرنگە بۆ نێسە من کە لە مام یا باوکم بۆی گێڕاومەتەوە منیش باسی بکەم بۆی نەوەی ئەو نەوە تازەی کە هەیە لە مێژووی بزانێ مێژووی ئەم میلەتە چۆن بووە نەک مەسەلە هەردێکەکەی من بێ هەموو دێک پێم خۆشە هەموو کەسێ باسی با بڵێن مێژووی دێکەی خۆی بکات چون کە مێژوو گرنگە لە ژیانی ئێمە گەر مێژوو نەبێ ئێمە نازانین چین و هیچ کەسێکیش نامان ناسێ هەموو ڕەشە باشکانێتی وەنیە دەلی کردی وەنیە جا با بچینە ناو باخەکەی مامڕەزا و ئەم تەمەنی بەرەو هەڵکشانە و لە حەفتاکان زیاترە بەڵام ماشەڵا خۆی بە گەنجە زانێ و ئەڵێت حەزەکەم بێم لەگەڵت بۆ ئەو دیانە تا منیش تۆزێک بحەسیەمەوە ئەو باخ و باخاتێکی باشیە لە ناو باخەکەی و لە بەردەم ماڵەکەی خۆی کەوتمە و توێژ لەگەڵیە ئێمە عەرز بکەم ئەو وەختە بە زەرعات و بە تووتنەوە بە تەماتەوە بە حەیوانداریوە عەرز بکەم ئەو وەختە خۆمەشینە وشت نەبوو جووتە گامان بووی بە زەرعات گەنم و شتمان بکردایە ئەتە ئابەمانەوە ئێمە هین بووی ئاشی ئاوەکە ماڵکە حەسەنە گێڕا چوەخە حەسەن ئاشەکە یە حاجی براهیم بوو بەڵام ئەو بە ئاشەوانی بڵێن وەکو کرێکار ئەو بەسەرەوە شێوەی ئاشەکە دوو بەردوو بە هینێکیان بۆ هینی ئاو عەرز بکەم شەش حەو هینیانە شکانی بەرمیل و نەخستە سەر یەک و بەخێ ئەو خانووە بەرچوو ئەتە ئەو ئاوە لەگەل لێدا بە تونیا هاتە خوارەوە ئاوێ زۆر ئاوێ ئەمەنە ئەو بەردەیە سوڕان لە دۆڵانی بوو ئەتیکە دۆڵانەکە بوو بەعات خەڵک زۆرە هات بوو ئەو ئاشەوە قوربان منتیقەکە هات ئەرە وەڵڵا منتیقەکە لە قەرشتانەوە لە گردەبۆرەوە ئەتە ئەم بەرەوبەر ئەم دێلە لە سنتەپۆ ئەو ئاردە جیاوازی شە بوو لەگەڵ ئاردی ئەو ئاردە خۆشتر و بە تامتر و دوایی بوو بە ئاشی دوایی کردی بە ئاشی کارەبە ئەمان حاجی برایم ڕەحمەت بێ حاجی برایم خۆی ئیسانێک بوو یارمەتی خەڵکی زۆرەدا شەید مەلا عەلی لە ساڵی 1970 کە کاتێکە ئاشکرا بێت دیارەمە پەیوەندی و عەلاقاتێکی تێکڵاویمان هەبوو لەگەڵ شەید مەلا عەلی و خێزانەکەی و حکمی دکتۆر خوافریکا دکتۆر کەریمی برام کە پەیوەندی ڕاستەخۆی بەیەکەوە ئیش کاری حیزبیان کردووە دیارە ئەو وەختەکە ئەمر قەبزی چووە دەرەوە دوایی پاشماوەیە گەڕایەوە بۆ سنوورەکە بۆ ڕاپەڕانی ئیش و کار هاتە ئێرە کە هاتە ئەم دێی ئێمە هاتە ماڵی ئێمە تەنیا دەمانچەیەکی پێبوو بۆ ماوەی سێ چوار مانگێک تقریبەن لێرە مایەوە کە مایەوە بە شەوان دەرەچوو بۆ شوێنەکان خۆم ئەم برد بۆ دێهاتەکان و دوایی ئەهاتەوە بۆ ماڵی ئێمە لێرە ئەحەسایەوە کە گەڕایەوە هاتەوە وتی ئەمەوێ بڕۆم من شەو بوو کە بردم لە قازیاوم دوور خستەوە بردم بۆ بەرەو قەرەشتان لەوێ ماڵاوایمان لێ کرد ئەم لاولایەکمان ماچ کرد نامەیەکی دایە دەستم وتی ئەم نامەیە کە ڕۆشتیتەوە لە ماڵەوە بیکەرەوە کاتمە ماڵەوە نامەکەم کردەوە ڕستمێکی خۆی بوو تا ئێستا ڕستمەکەی ماوە لەگەڵ نامەیەش تر شعر بوو بە شعر هەستی خۆی دەربڕی بوو بەرامبەر ئێم شعرەکەم لەبەر نییە ئەوەی ئەڵێ سەرتاکەی ئەڵێ ئەوەی پەنابێ بۆ منی دەربەدەر تاقە ماڵەکەی بە برای بیر و باوەڕ ئاوا دەستی پێکە من نامەکەم پاراست هەر لای خۆم هەڵم گرت هەتا دوای ئینتیفازە و ئەوانە من نەمێشت ئەو نامەیە فەوتێ لەو سەردەما
شەید ئەحمەد مەولوی برایم بینی من زۆر تێکڵا بووم لەگەڵیان وتم بە ئامانەتەوە ئەم شیعرایینی شەید مەلاعەلیە بۆ منی نووسیوە بۆ ئێمەی نووسیوە شارەکەم دایە دەست شەید ئەحمەد مەولود لە دیوانی ئەخیریا کە چاپ کراوە بڵاو کراوەتەوە بەڵام بەداخەوە ئیشارەتی پێ نەدراوە. وام دەهاتە بیر ساڵێ لە ساڵان گوزەرانی ماڵ چاکەم وەک ماڵان ئەوەی پەنابێ بۆ منی دەربەدەر تا کەماڵەکەی برای بیر و باوەڕ پێم وایە دەمرم دوادیدەنیمە بەجێ دەمێنێ هەرچی کە نیمە ڕۆژێک دێ ئاسۆی ڕۆژهەڵاتی سوور ڕووناکتر دەبێ و نزیک دەبێ دوور قازیاوە ئەگەرچی شوێنێک بووە بەردەوام بەرەنگاری دوژمنان بۆتەوە واتە شوێنێ بووە پێگەی شەڕ بۆ پلانی شەڕەکان لێرەوە دانراوە بەڵام لەگەڵ هەمان کاتدا سروشتێکی جوانی هەبووە ئەم قازیاوایە چۆن سەرکردە و شۆڕجێڕەکان هاتوون لێرە تیاماونەتەوە بۆ هونەر و هونەرمەندانیش بەدەر نەبووە ئەوانیش هاتوون ماونەتەوە حەسەن زیرەکی نەمەر یەکێکە لەو هونەرمەندانەی کە لە قازیاوە چەند ڕۆژێک ماوەتەوە لێرە چەند گۆرانێکی وتووە دیارە جوانی سروشتی قازیاوە وای کردووە لە قازیاوەدا حەسەن زیرەک گۆرانی کوێستانان خاڵخاڵ بەفرد ناچێتۆ بڵێ لە قازیاوەدا ئەویش بۆ پێی چیای پیرەمەگرون لێرەوە ئەڕوانێت بەسەر قازیاوەدا سروشتە جوانەکەی قازیاوەش هۆکاری گۆرانیەکانی حەسەن زیرەک بۆ لەم ناوچەیەدا كستان من كلاشينا بودي ناجيم أي بحر برواد حاوينا